کێشە و گرفتەکانی بۆ هاوڕێکی باز دەکات. خەمی سەرەکی لێک تێنەگەیشتنی زۆرینەی کۆمەلگایە لە زمانی ئاماژە. سۆزان نابیستە و بازدەوە دەکات. بەهۆی نەبوونی وەرگێڕی زمانی جەستە لە فەرمانگە و بەڕێوەبەراتی حکومەکان دووچاری کێشە دەبنەوە. کارمەندی تەندروستیە و هاوشێوەی کەسانی نابیست خۆی و هاوپیشەکانی گرفتاری ئەوەن ڕۆژانە بەریەکەوتنیان لەگەڵ کەسانی نابیستدا هەیە و ناتوانن کارەکانیان بۆ ڕای بکەن بەهۆی لێک تێنەگەیشتن لە زمانیان. ئەو بەشداری خولێکی فێربوونی زمانەکەی کردووە و بەشێک لە زمانی ئاماژە فێر بووە. ڕۆژانە و مانگانە ئێمە لە نەخۆشخانەکەمان نەخۆشی نابیستمان ئاهاتە خەستخانەکە و سەردانی ئەگرین بەداخەوە هیچ کارمەندێک نەبوو کە زمانی ئاماژەکە بزانێت. هیوادارم لەمە دوا بتوان ببن بە هاوکاریەک بۆ نابیستان هەر کاتێک کە سەردانی خەستخانە حکومەکانیان کرد بتوانین هاوکاریان بین و تەرجمەیان بۆ بکەین لە ڕێگەی زمانی ئاماژە و پێداویستەکانیان جێبەجێ بکەین. بە ئامانجی پێگەیاندنی وەرگێڕی زمانی ئاماژە لە نێو فەرمانگە حکومەکانی سنووری پارێزگای سلێمانی، ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم لە 14 هەفتەدا خولێکی ڕایانان و فێربوونیان بۆ نوێنەری بەشێک لە فەرمانگە حکومەکان ئەنجام داوە. بەباشی هەڵماناوە ئەو چاوانی فێربوونانیان بۆ فەراهەم بکەین بۆی کە فێری زمانی ئاماژە بن. بە خۆشحاڵی و بەشێکی زۆریان توانیوانە زاڵ ببن بەسەر فێربوونی زمانەکەی و ئێستا زمانەکە ئەزانن و دوا قۆناغی کاری ئێمەش ئەمەیە کە ئەم زمانی ئاماژە مۆرجێڕانی کە لێرە کۆبوونەوە ئیمڕۆ ناوەکانیان بڵاوکەنەوە بۆ دامەدەستگا حکومەکانە بۆ ئەوەی کە دوجار نابیستانیش کاتێک کە ڕێیان ئەکەوێتە هەر دامەزراوەکی فەرمی بتوانن سوود لە تواناکانیان وەرگرن و جوڵانی چەند ئەندامێکی جەستە بە مەبەستی گەیاندنی وشە زمانێکی باوی نابیستانی سەرتاسەری جیهانە و لە هەرێمی کوردستانی چەند ساڵێکە هەوڵ دەدرێت نابیستان فێری زمانی ئاماژە بکرێن. گرنگی زیاتریان پێ بدرێ پێویستە لە بازاڕەکانە لە مۆڵەکانە وەرگێڕی تایبەتی زمانی ئاماژە هەبێ بۆ نابیستەکان بۆی بتوان بە ئارزوی خۆیان بازار بکەن. وەکارم حکوومەتی هەرێمی کوردستان بەشی چۆن پەروەردەی تایبەتمانەی لە زانکۆکانە ئاوا بەشێک تایبەت کا بە وەرگێڕی نابیست و بتوانێت ساڵانە کەسانێکی بیست و بتوانە بتوانن کاری وەرگێڕ بکەن بۆ کەسانی نابیست. گەرچی ئامارێکی دروست نییە بۆ زانینی کۆی نابیستانی نیشتەجێی هەرێمی کوردستان، بەڵام ئامارەکانی یەکێتی جیهانی نابیستان دەری دەخەن ساڵ بە ساڵ ڕێژەی نابیستان ڕوو لە زیادبوونە و لە ئێستادا نزیکەی 80 ملیۆن نابیست لە جیهاندا هەن و 300 زمانی ئاماژی جیاواز بەکاردێنن بۆ تێگەیشتن لە کەسانی دەوروبەریان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.